ئاواکارین لە خوای گەورە ئەوانەیشە کەمانە ئەو عەجاجانەی کە ئێستا لە شارەکەی خۆمانان لەو کابرایش زیاتریان کردووە ئەوانەش پشت بەخوای پەروەردگارە درێنە دادگا. ئەم هەواڵەت بیست یەکەم هەستت چی بوو؟ چاوەڕوانیان ڕۆژە دەکرد؟ من زۆر خۆشحاڵ بووم وەکو ئەو ڕۆژە خۆشحاڵ بووم کە سەدامی گۆڕ بە گۆڕ لە سێدارە درا، بەڵام بەداخەوە دایکم شتێ لە ناخیا بوو ئەویست ئەعدامکردنی سەدام و ئەم زاڵمانە بە چاوی خۆی ببینێ. ڕۆژێ پێش ئەوەی سەدام ئەعدام بکرێ دایکم کۆچی دوایی کرد و بردێ ژێری گڵەوە. دابشکردنی ئەم شیرینیە چ پەیامێک بە دەوروبەر و بەوانش دەگەینێت کە تاوانیان بەرامبەر کردو؟ ئەم شیرینی دابشکردنە زۆر خۆش بوو. سوێن بەخوای گەورە من خۆم نەخۆشی شەکرەمەیە، بەڵام ئێستا پاقلەوان خوارد چکلێتم خوارد هەر گوێم بە شەکرەیش نەبوو. وەکو کەسوکاروان پار زۆر خۆشحاڵین زۆر داواکارین لە خوای گەورە ئەوانەیشە کەمانە ئەو عەجاجانەی کە ئێستا لە شارەکەی خۆمانان لەو کابرایش زیاتریان کردووە ئەوانەش پشت بەخوای پەروەردگارە درێنە دادگا.